ڕەوەند مەلا محمود لێ پرسراوی مەڵبەندی کەرکووکیەتی نیشتیمانی کوردستان لە بارگەی مەڵبەند لەگەڵ ژمارەیەک لە فەرمانبەر و سەرۆک بەشەکانی بەڕێوەبەرایەتی پەروەردەی کەرکووک کۆبووە. لە کۆبوونەوەکەدا نادادپەروەری لە دابەشکردنی پۆستەی جارێکانی نێو بەڕێوەبەرایەتیەکە تاوتۆکران. لەلایەن فەرمانبەران و سەرۆک بەشەکانی نێو بەڕێوەبەرایەتیەکەوە بە داتا و ئامار پشکی هەرێک لە پێکهاتە جیاوازەکان خرانە ڕوو. بۆ چارەسەری کێشەکانیش لە داهاتوودا هەوڵ دەدرێت لە ڕێگەی ژنەیەکەوە سەرجەم ئەو نادادیانە ڕاست بکرێنەوە. زنجیرە کۆبوونەوەکانی بەرپرسی مەڵبەندی کەرکووک بۆ ڕێز کاکڕەوەند بەردەوامە لەگەڵ کەرتی مامۆسایان و فەرمانبەرانی پەروەردە و ئێمەش ئەمڕۆوەک و فەرمانبەرانی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی کەرکووک بە خۆشحاڵی و کۆبوونەیەکمان ئەنجامدا لەگەڵ بەڕێز بەرپرسی مەڵبەند و هەروەها بەڕێز مەسئولی کۆمیتەی مامۆستایان و هەروەها مامۆستا کەمال یەکێتی مامۆستایان بۆ تاوتۆکردنی کۆمەڵێک بابەت لەو بابەتانە بابەتی تەوازن بوو لەناو پەروەردە بەشەکان هۆبەکان و هەوڵی چەندین کێشەی ترمان ڕوبەڕووی بەڕێز بەرپرسی مەڵبەند کردەوە ئەوش گوێی لێمان کرد و وعدیەوەیدا کە هەموو کێشەکانمان بۆ حەلکات. ئێمە لە پەروەردەی کەرکووک 16 بەشمان هەیە، لە 16 بەشەکە 2 بەشی کوردن. لە پێش 16 ئۆکتۆبر طبعاً 6 بەشی کورد بوو، لە دوای 16 ئۆکتۆبر وردە ژمارەکان کەم بوویەوە، ئێستا حالیان 2 بەشمان هەیە کوردە و ئێمە ئێستا لە مەڵبەندی کەرکووک لژنەیەک دروست کراوە بۆ گەڕانەوەی تەوازنی فەرمانبەرانی نەتەوەکانی کەرکووک لەناو دایرەکانی کەرکووک و بە خۆشحاڵی و ئێمە هیوای زۆرمان بەم لژنەیە هەیە و هیوادارین تێبینیەکانی ئێمە ڕەچاوکەن و بتوانین تەوازن بگەڕێنەوە بۆ ناو دیوانی پەروەردەی کەرکووک لە ڕووی فەرمانبەرانەوە، لە ڕووی بەشەکان، لە ڕووی هۆبەکان.